بەخسەگری زیاتر لەبارەی پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز عەدالەت عەبدوڵڵا کاتتان باش. لە ماوەی ڕابردوودا پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی استراتیژی هەبووە، بەڵام دوای چەند ساڵێک تا ئێستاش کاری پێ نەکراوە و با بڵین کارکردن پێی ڕاوەستاوە. ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان داوای ڕێکەوتنێکی نوێی هاوبەش لە نێوان پارتی و یەکێتی دەکات. پێویستیەکانی ئەو ڕێکەوتنە بۆم قۆناغی ئێستا چین؟ لە هەموو دۆخێکە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی تا ڕادەیەکی زۆر کۆمەڵێک بابەتی گرنگی لەسەر بەندە. یەکێک لەوانە سەقامگیری سیاسی لە کوردستانەوە یەخستنی ماڵی کورد لە کۆمەڵێک دۆسەیە کە پەیوەندی بە هەڵوێستی کوردەوە هەیە لە ناو پرۆسەی سیاسی لە عێراقا، لە هەڵوێست وەرگرتن لە وڵاتانی دەرودراوسێ، لە باشکردنی دۆخی حکومڕانێتی لە هەرێمی کوردستانەوە، تەنانەت با بڵین چارەسەرکردنی کێشە و کەم و کوڕیەکانی با بڵین ژیانی حیزبی خۆشیان، چونکە لە هەموو دۆخێکە بتێوە نەتەوێت ناکۆچی لە نێوان ئەم دوو هێزە لە هەموو ماسانەیە ڕەنگەداتەوە. جاری وا هەیە ئێمە ئەگەینەوە قەناعەتەی کە لە هەموو کاتێکە جیاوازەکان پێویستە دەستی پێوە بگیرێ بۆ ئەوەی بزانرێت کە دوو هێز هەن لەسەر ئەوەی کە هەلومەرجی هەرێمی کوردستان و بارودۆخی وڵاتەکە بەگشتی و ژیانی گشتی با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان بەرەو پێشەوە بچێ پێویستیمان بە کێبەرچەی نێوانیان هەیە، بەڵام کێبەرچەیەوە ململانیە و جیاوازەکان بە سروشتی حاڵ نابێ بگاتە سنووری ئەوەی کە دابڕان هەبێ و ناکۆچی گەورە هەبێ لەسەر هەندێ بابەت کە لە ڕاستیە قابل بە چارەسەرکردنە و لازبوونی ڕابردوو شادەر کەوتووە کە بە تایبەتی لە قۆناغی مام جەلالە کە ئێمە درود بۆ گیانی پاچێنێرین لە ساڵیا دەکەیە لەسەر دەمێەوە ئەو ناکۆچیانە هەر بوونیان نەبوو، چونکە بە هەندێک جار بە تەلەفۆنێکی مام جەلال لەگەڵ بەڕێز کاک مەسعود بارزانیە زۆر بە ئاسانیە توانڕا چارەسەر بکرێ، بەڵام بەداخەوە ئێستا ناکۆچەکان واکەن کاریگەری لەسەر هەموو ئەو دۆسیانش هەبێ کە پێویستی بە جۆرێک لە هاوبەشی و کۆدەنگی ئەم دوو هێزە حکومڕانەوە هەیە بۆ ئەوی بتوانرێ سەقامگیری سیاسی، سەقامگیری ئابووری، سەقامگیری ئیداری و بەڕێوەبردنێکی باشتری خەڵکی کوردستانی لێوە بدی. یعنی ئەم مەسەلانە بەردەوام پێویستی بە ئەگەر نەڵێن ڕێکەوتنیەکی کۆنکرێتیانەوەی پێوتێ ڕێکەوتنی استراتیژی کە لە قۆناغی ڕابردووە، لانی کەم پێویستی بە حەدی ئەدنای تێگەیشتن و لێگەیشتن هەیە کە چۆن ئەم وڵاتە بەڕێوە بەرن، چۆن ڕوبەڕووی ئەو هەموو بربەرەکانیانە ببنەوە کە لەسەر ئاستی عێراق ڕوبەڕیانە بێتەوە، کە لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی هەرێمایەتی دووچاری خەڵکی کوردستانە بێ. ئێمە لەم ڕۆژانەیە کە ئێستا ئێمە میاداکەینەوە بە هەفتەیەک دە ڕۆژ پێش ئێستا لە ڕاستیە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەوە تێکچوو بە بۆنەی بۆردمانی وڵاتێکی دراوسێ لە پێشتریش لە ئەنجامی تۆپباران و بۆمبارانی وڵاتیشی تری دراوسێ. ینی هەموو ئەمانە ئەمڕۆ ئەگەر بیانوەکە بوونی بۆ نمونە هێزی ئۆپۆزیسیۆنی تر بێ لەسەر خاچی هەرێمی کوردستان لەبەر هەر ئەتیبارێک بێ سبەی نیە لە ڕاستیە کێشەیەک دروست بێ، ممکنە ئەم بە ئامانجگرتنە درێژ بێتەوە بۆ سەر تەنانەت خەڵکی مەدەنی و ناوچەی ئاوادان لە کوردستانە و لە ڕابردووشە ئێمە بیرمان نەچێت نزیکەی 500 کەس هاوڵاتی مەدەنی ئێمە بە بۆنەی ئەو پەیوەندیەی کە یان ئەو گژیانەی کە دروستە بوو ئەبوون بە قوربانی وە زیانیان بەرگە. ئەمە پێویستی بە چارەسەرە، پێویستی بە تێڕوانینی هاوبەشەیە لە داڕشتی پەیوەندی هەرێمایەتی و پەیوەندی لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە و چۆنیەتی پاراستنی سنووری نێودەوڵەتی خۆت کە لێ کاتە هەر سنووری نێودەوڵەتی دەوڵەتەکە بە ناوی عێراقەوە هەم خۆشت وەکو هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دانپێنراو لە کوردستانە. لەبەرەوە بە وروژاندنی ئەو بابەتە لەلایەن سەرۆکی هەرێمەوە لەم کاتەیە بە بڕای من ینی بابەتێکە لە ڕووی ینی لە ڕووی مەوزوعیەوە کاتیەتی، ینی کاتی ئەوەیە کە ئەم دوو هێزە ڕێک بکەون، بەڵام ئەبێ بزانێت ڕێکەوتنەکەش لەسەر چ بنەمایەکە بێجگە لە هەموو مەسەلانی چەند ئامادەیان ڕێکەوتنەکە هەر استراتیژی لە ئەم دوو هێزە لە ڕووی مەبدەییەوە باوەڕیان پێیەتی، ینی باوەڕیان بە ڕێکەوتن هەیە، بەڵام کە ئەچنە ناو وردەکاریەوە بەریەکەوتن و جیاوازی بیرروڕا هەیە و جیاوازی تمۆحیش هەیە لە ڕاستیە بە ڕاشکاوی بڵین، بەڵام ئەمە
نابێ با بڵێم بگاتە ئەندازەی زیاندانی عملی لە مەبدەئی ڕێکەوتن و گفتوگۆ و دانیشتنی نێوانیان. ینی ئێمە ئێستا لە بەردەم دوو هێزی سیاسیان کە لە یەک کاتە ئەتوانن دابنیشن پێکەوە گفتوگۆ بکەن لە بۆنەکانە لەگەڵ یەکا بن هاوخەمی یەک بن و هاودەردی یەک بن بەڵام لە ڕووی واقعی عملیەوە لە سیاستکردنە لە بەڕێوەبردننی وڵاتە لە هەڵوێست وەرگتن لە وڵاتانی هەرێمایەتی لە هەڵوێست وەرگتن لە سیاستی لە پرۆسی سیاسی عێراق لە مەسلەی هاوپەیمانەتی لەگەڵ ئەو هێزانی کە بوونەتە هێزی با بڵێم بلۆکی سیاسی لە ناو پرۆسی سیاسی عێراق لە هەموو مەسەلانەیە یەک نین و ئەمە تا ڕادەیەک بەشێک لەو متمانەیە کە پێویستە بۆ ئەوەی ببێتە بناغە بۆ ڕێکەوتن بەشێک لەو متمانەیە ئەکوژێ و بە بەردەوامی جۆرێ بە شێوەیەک بە حەزەر و بەوریایی مامەڵە لەگەڵ یەکتراکرێ لە کاتێککە هەردوودا پێویستیان بە یەکتر هەیە لەسەر و هەموو ئەمانەشەوە زۆر پێویستیان بە یەکتر هەیە لەبەر چیتر لەبەر ئەوەی بەڕاستی مەسلەی باشکردنی حکومڕانێتی لە هەرێمی کوردستانە بابەتێکی زۆر استراتیژیە باشترین دەواازە بۆ ئەوەی ڕێکەوتنیەکی کۆنکرێتی و سوودبەخش لە پەیوەندی ئێستا یەکێتی و پارتیە بێتە ئاراوە ئەو ڕێکەوتنەیە کە تایە مەساڵحی بەرز و باڵای خەڵکی تیا ئەپارێزرێ بە باشکردنی خزمەتگوزاری بۆ خەڵکی کوردستان بە باشکردنی بۆ نمونە مەسلەی موچە مەسلەی ئاو کارەبا ڕێگاوبان خەدەمات و نەهێشتنی بێکاری و کردنەوەی دەرفەتی کار یعنی پێش هەر شتێ باشکردنی هەلومەرجی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەبێت ببێتە بناغی سەرەکی هەر ڕێکەوتنیەکی نوێ لە نێوانێکی نیشتمانی کوردستان و پارلمانتەوەتە نابێ بەمانایەکی تر نابێت تەنها بەرژەوەندی حزبی هاوبەش ببێتە بنەما بۆ ڕێکەوتن چونکە ئەمە ئەگەر بۆ یەکێتی و پارتی خۆیان یعنی تا ڕادەیەک سوودێکی سیاسی هەبێ ئەوە ئەگە درێژ نەبێتەوە بۆی سوودێکی گشتی هەبێ و چاکەی گشتی لێ بکەوێتەوە بدڵنیایە ئەو کاتە نابێتە مای کۆکردنەوەی خەڵک و متمانەی خەڵ لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بینە سەر گرفتەکانی نێوانیان لەم خۆناغەیە ئەرچانەکە بە شێوەیەکی فراوانتر سەیری مەشە دەکە بکە. بەڵێ ئێستا گرفتی یەکێتی و پارتی لەم قۆناغەیە تەنها پرسی سەرۆک کۆمارە یان چەندین پرسی دیکە هەن کە تیایدا ناگەنە ڕێکەوتن و ناگەنە ئەنجام. ئەگەر سەرنج بدەیت بە ئێستا لەم خۆناغەیە بە پلەی یەکەم هەر لە لێدوانی کار بەدەستانی ئەوە بەرپرسانی هەردوو لاوە تا ئاگاتە سەر میدیاکانیان زیاتر ئەبینی فۆکەسیان لەسەر مەسلەی ناکۆچیە لە بابەتی پۆستی سەرۆک کۆمار بەڵام لە ڕاستیە دۆسیەکان زۆرن هەندێک جارە ئەو دۆسیانە ڕەنگە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە هەندێکیان باز بکرێ ڕەنگە لە کۆبوونەوە دووقۆڕیەکانی نێوان سەرۆکی یەکێتی و سەرۆکی پارتیە باز بکرێ ڕەنگە لە کۆبوونەوەی نێوان وەفدی پارتی وێچێتە کە سەردانی یەکترەکەن باز بکرێ بەڵام ئەم مەلەفانەی کە پێویستیان بەڕێکەوتنە لە ڕاستیە ئێمە هەندێک جارش گوێمان لەوە بێت کە لیژنەی سیاسی و لیژنەی فەرنی و لیژنەی ئەعلامی دروستەکرێ بۆ ئەوەی زەمینە خۆشکەن بۆ ئەوەی ئەم پەیوەندیانەی کە لە قۆناغێک لە قۆناغەکانە لە دۆسیەک لە دۆسیەکانە ڕوبەڕووی گرژیە بێتەوە چارەسەر بکرێ بەڵام بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان دیار نییە کە ئەنجامی ئەو میکانیزمانە ئەگیرێتە بەر بۆ ئەوی زەمینە خۆشکە بۆ ڕێکەوتنی نێوان ئەم دوو هێزە بەچوە گەیشتووە دەرەنجامەکەی چییە چونکە ئەوەی لە واقعی ئەی بینێ ئەوەی بێپەردەی بینێ ناکۆچەکان لەسەر هەندێک دۆسیە بە شێوەیەکی زەق دەرەکەوێ و تۆ پرسیارێکی باش کرد تا چ ڕادەیەک ئیرادە هەیە بۆ ڕێکەوتن ئەمە پرسیارێکی گرنگە ئیرادە بۆ ڕێکەوتن بەشێکی گرنگی کە بەدوایە بێ بریتە لە جۆرێک لە سازشکردن لە هەندێک تەعنودی سیاسی و لە هەندێک تەماشی سیاسی کە ئەم هێزانە هەیەە بەرامبەر بەیەکتی وەلەو سەرەوە بێتە مای ئەوەی مام جەلال وتەنی پانایی نەبینن بینینی پانایی واتە بینینی کۆی بابڵێن دیمەنی سیاسی کوردستان و چارەنووزی خەڵکی کوردستان لەم ناوچە گرگرتووی کە پێوتێ ناوچە ڕۆژهەڵاتی ناوڕات و لەم عێراقا پڕ لە قەیران و کێبەرچەیی کە هەیە. بەڵێ بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم چکە کاتم زۆر کەم ماوە دەتوانین بڵین ئەو دۆسیانەی هەندێکیان هەن کە باس ناکرێن تەنها خۆیان لە نێو خۆیاندا گفتوگۆی لەسەرەکەن ئەگەر ڕێکەوتن لەسەرەوانە بکرێ پرسی سەرۆک کۆمار پرسێکی وەها قورس نابێت ڕێکەوتنی لەسەرەکرێ.
بابەتی سەر کۆمار بابەتێکی سەخت بۆ تا ئەم ساتە وەختەی کە تایە قساکەین ناگۆچی نێوان یەکێتی و پارتیە لەسەری بەردەوامە بەڵام بە بڕوای من لە ماوەی داهاتووە ئەم بابەتە ئەبێ حەسم بکرێ ڕێکەوتنەکە لەسەر چ بنەمایەکە ئەوە ئەرکی سەرشانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی هەردوو لایەکە لەسەر سیغەیەک ڕێک بکەون چونکە ناکرێت کێشەی ئەم دوو هێزە لەسەر ئەم دۆسیە بەو شێوەیە بەردەوام بێت. بەڵێ بەڕێز عەدالەت عەبدوڵڵا و سەر و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداری شرۆڤەکانتان.